پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم پێغەمبەرێک لە پێغەمبەران سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ چۆ شوێنێک و ئیسراحەتی کرد مێرولەیەک گەستی گازێکی لێگرت پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم حەدیثەکە صحیح بوخاریە ئەفەرمێت کاتێک کە مێرولەکە ئەم پێغەمبەرەی گەست سەلامی خوای لەسەر بێ ئێشی پێگەیان ئەویش فەرمانی کرد فەرمی شارەکە هەر بسووتێنن هەموو مێرولەکان بسووتێنن مێرولەکانیان سووتان پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە وحی نارد بۆ ئەو پێغەمبەرە سەلامی خوای لەسەر بێ فەرمووی یەک مێرو لە تۆی گازی لە تۆ گرت تۆ چیت کرد فەرمووی أحرقت أمة من الأمم تسبح خوای گەورە ڕەخنەی لێگرت فەرمووی یەک مێرو لە تۆی گازی لە تۆ گرتووە بەڵام تۆ یەک ئومەتێکت لەناو برد هەموویان تەسبیحاتی خوا دەکەن هەمووی ذکری خوا دەکات ستوێن بەخوا ئەو مێرولانە هەر هەموویان لە ناو کوونەکان و لە دەروی کوونەکانی خۆیان لە دەروی شارەکان هەر هەموو شارەکانی خۆیان کە پێ دەڵێن شار و پێ دەڵێن کون هەموویان سبحان الله دەکەن و ذکری خوا یادی خوا دەکەن تەماشاکە مێرولەکان ذکری خوا دەکەن بۆیە مەیان کوژن لە شوێنێکان نەماڵەکەتە هەڵدە کوونەکەیان بگرە لە شوێنێکا کوونەکان بگرە لە شوێنێک دەرچنەوە مەیان کوژە هەتا پێتەگرێ خۆتی لێپارێزن نەهی لەکراوە لە کوشتنی مێرولە باقیچەکە ماڵەکەش تۆزێکی تیا بێت چییە بە ئەوانش تۆزە دەڕۆسی تۆ بخۆن بۆیە مەیان کوژە ئەوە تا ئەوان ذکری خوا دەکەن هەیە چی ئەمەنە بێویژدانە بە گسکی کارەبای هەڵیانەگرێ هەمویان دەکوژێت یا ئاو دەکاتە ملیانە ئەمانە حرامە زەرەرێکی وای بە تۆ نەگەیاندووە خۆ ئەمە ڕێوەیەک نییە مریشکانی تۆی خواردبێ چی زەرەرێ بە تۆ گەن فەقیرە کەوچکێ شەکر داکردووە 40-50 مێرولە تێ ئاڵێ ماڵەکەی تۆ بۆ شەکرەکە مەکە بۆیە ئینشاءڵڵا بە ئاگامان خۆمان بێ ئەو مێرولانە هەمویان ذیکر و یادی خوا دەکەن پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه و سلم خوای گەورە فەرمی بۆچی ئەوانە سووتان ئەوانە ئومەتێکن هەمویان سبحان الله دەکەن و تەسبیحات دەکەن کەواتە نەزانی زۆر لە پێشەوەی زۆر من و تۆ لە دواوین لە چاو مەخلوقاتی خوادا لە چاو گیانلەبەرە لە چاو ئەو مێرولەی کە چەندێ بە بچووکی دەزانین پایانی نەبانیە بەڵام زۆر لە ئێمە زیاتر ذیکری خوا دەکەن زۆربەیان سوێن بەخوای گەورە ئەوانە بەردەوام خوا دەناسن وەکو ئێمە نین کەواتە بە خۆتا بچۆرەوە مێرولەیەک لە تۆ باشتر بێ مێرولەیەک لە تۆ خواناستر بێ مێرولەیەک لە تۆ زیاتر ذیکری خوا بکە ئەمە شەرمەزاری نییە بەخوا ئەو پەڕی شەرمەزاریە ئەگەر بە خۆماندا بچینەوە